ئەم ساڵ ئاستی هەناردەی هەرێمی کوردستان بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کرد. 4 بەرهەمی سەرەکی هەناردەکرا، هەنار، سێو، هەنگوین، پەتاتە، هەمووەمانە هەناردەکران بۆی کە بزانین چ بەرهەمێکی دیکەش هەناردە دەکرێت و چ ئاسانکاریە کراوە بۆی کە ئەم بەرهەمانە هەناردە بکرێت، هەرێمی کوردستان هەنگاو بنێت بەرەو بەرهەمهێن لە بەکاربەرەوە ببێتە بەرهەمهێن ئیدی هەناردە بکات. و ئەوەندەی ئێمە هاورداکەین عێراق هەرێمی کوردستان، بەڵام ئێستا هەرێمی کوردستان ئەم ڕێچکەی شکاندووە، بەرهەمی خۆماڵی هەرێمی کوردستان هەناردە ئەکرێت. بۆ مەبەستە ئەمە میوانداری بەڕێز گەیلان حاجی سعید ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی هەولێرمان کردو و لە ستۆدیۆ میوانیەمەیە بەڕێز گەیلانم کاتت باش بەخێرهاتی. هەموو کاتتان باش و زۆر زۆر سپاس لە بۆ میوانداری. زۆر سپاس بەخێرهاتن. بەلەوە دەست پێ بکەین 4 بەرهەممان بینی ئەم ساڵ کە هەناردەکرا، چ بەرهەمێکی دەکرێت؟ بەڵێ سەرەتا زۆر سپاستان دەکەم، سپاس لە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە کە لە کۆتایی ساڵی 2023 داین بزانین ئێمە لە 2023 چیمان کردووە و چ بەرهەمێکمان بەرهەم هێناوە و چۆن توانیتمان ئەو بەرهەمانە هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. هەروەکو لەلاتان ئاشکرایە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتادا هەوڵی بەرنمەکەی وابوو کە ئێمە بتوانین ئابوووریەکی هەمەد سەشن یاخود داهاتێکی هەمەد سەشن بۆ هەرێمی کوردستان دابین بکرێ و ئەو ئەتومادەی کە هەمان بوو بە تایبەتی لەسەر سێکتەری نەوت ئاوا نەمێنێتەوە. بۆیە بەڕاستی بە هەوڵ و کۆششی هەموو لایەک و بە تایبەتی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێخۆشکەر بوو بۆەوەی هانی جوتیار و بازرگان و پیشەوەر و پیشەسازان بدات بۆی بتوان بەرهەمی ناوخۆ زیاد بکەن و بتوان ئەو بەرهەمە ناوخۆی کە بەرهەم دێت دوای ئەوەی کە پێداویستی ناوخۆ پڕ دەکرێتەوە ئاسانکاری بکرێت بۆ دۆزینەوەی بازار بۆ ئەو بەرهەمانە و خۆشببختانە ئەوەی کە لە ساڵی 2023 ڕووی هاتە دی دەستپێکێکی زۆر باش بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین کاڵاکانمان هەناردەی دەرەوە بکەین و وڵاتان ئاشنا بکەین بەو کاڵایانەی لە هەرێمی کوردستان بەرهەم دێت و بەرهەمەکەشمان بینی لە ڕاستیدا لە 2023 ئێمە توانیمان بەرهەمی پەتاتا بۆ ئاستێکی باش بەرز بێتەوە و تواندرا لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە گرێبەستی باش بکرێت لەگەر وڵاتی سعودیا و وڵاتی ئیمارات و هەروەها وڵاتی سەلتەنەتی عەمان کە لەو گرێبەستەدا ئەوانش پشتیان هەبوو و بۆ نمونە یەکێک لەو کۆمپانیانەی کە بە توانی لە کۆتایی ساڵی 2023 چەند گرێبەستێک ببەستێ لەگەر وڵاتی سعودیا و لەگەر وڵاتی ئیمارات کۆمپانیای ئەورا بوو کە کۆمپانیایکی خۆماڵیە توانی بڕی تا ئێستا توانێت 11300 تۆن پەتاتەی هەرێمی کوردستان کە ئەو بۆ ئەم ساڵیش بەردەوامە بێت؟ بێگومان لە ئێستا ئەم ساڵ مەبەستم 2024ەوە تا پلانەکەتان درێژخایەنە بێت؟ ئێمە وەکو تاکو ئێستا وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران ئو هەوڵەمان دەدا و ئێستا من بوومە تا ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی هەولێر و هیوادارم کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا یاخود لە دەستپێکی ساڵی 2024 بتوانین ئەو بەرهەمانە زیاتر بنێرینە وڵاتانی دەرەوە و بتوانین بازاری زیاتر بۆ بەرهەمەکانی خۆمان بدۆزینەوە و هەروەها بتوانین پەیوەندی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق پەیوەندێکی پتەوتر بێ بۆی بتوانین لەو یاسایانەی کە لە ناو حکوومەتی ناوەندەوە هەیە بۆ پشتیوانی لە هەناردەکردنی کاڵاکان ئێمە بتوانین لەو یاسایانش سوودمەند بین. بێگومان ئەو یاسایانە پشتیوانی لە هەناردەکردنی بەرهەمی ناوخۆ دەکا و دەعمێکی مادی دەداتە ئەو کۆمپانیا و پیشەوەرانەی کە کاڵە هەناردە دەکەن. جگە لە یاساکان کاگەیلان جگە لە یاساکان کە بۆ خۆی پاڵپشتێکی گەورەیە ڕێکخراوترە، چی دیکەوا کات کە ئێوە بتوانن بەرهەمی دیکە بنێرنە دەرەوە یا وەکو ژوورە بازرگانەکان وەکو هەناردە و هاوردکاران، ینی چ پەیوەندیەک چ دروستکردنی چ پەیوەندیەک واکات بازرگانێک لە دەرەوە داوای بەرهەمێکی هەرێمی کوردستان بکات یاخود لە ناو هەرێمی کوردستاندا بەرهەمهێنێک هەیە و بەرهێنێک هەیە لەگەڵ جوتیاران ئەیانەوێت بەرهەمەکانیان بنێرنە دەرەوە. ئەمە چی ئێوە ئەرکەکەی ئێوەی چی لێ کردو یاخود دەبێت ئێوە چی بکەن بۆی زیاتر؟ ئەرچی ژووری بازرگانی و ڕێکخراوە ئابوووریەکان ئەوەیە کە یەکەم شێت بتوانێت گیرۆگرفتی پیشەوەران و جوتیاران لە ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر بکە
چارەسەریان بۆ بدۆزێتەوە و پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکە و بتوانین کێشە و جیرۆگرفتەکانیان بۆ چارەسەر بکەین لە یەکەم ئەوەدا و لە دواییدا بتوانین ئێمە حیمایی منتوز پشتیوانی لە بەرهەمە ناوخۆیەکانمان بکەین بۆی بەرهەمی وڵاتانی دەوروبەر نەتوانێت کاریگەری هەبێ لەسەر نرخی ئەو کاڵانەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێن و لە هەمان کاتدا ئێمە دەبێ هەوڵ بدەین بازاڕی جیاجیا جۆرا زۆر لە وڵاتاندا ئەو بازاڕانیان بۆ بدۆزینەوە و هەروەها وشیاری لە نێو بازرگان و پیشەساز و پیشەوەرانی خۆماندا بڵاو بکەینەوە کە بە چ شێوەیەک و بە چ جۆرێک ئەوان بتوانن کاڵاکان ئەو کاڵایانە بن کە بەپێی ئستانداردی جیهانی بێ بەپێی ئستانداردی هەر وڵاتێک بێکە کاڵایەکی دیکە نەتوانێت ڕکابری ئێستا شیش هەیە شیشی هەرێمی کوردستان هەیە کە کوالیتیکی زۆر باشیە بەرهەمێکی باشمان هەیە هیچ ئاسانکاریەکتان کردو بۆی بنێردرێتەوە ئێمە لە ساڵی ڕابردوودا لەگەر هەواڵان هەوڵی ئەوماندا کە پشتیوانی بۆ بەرهەمی ناوخۆ بکرێت و بە تایبەتی بۆ کارگەکانی شیش و خۆشببختانە لە دوسێمانجی ڕابردوودا ئەو پشتی ئەو یاسایە چۆباری جێبەجێکردنەوە ئێستا کارگەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بە پاڵپشتی ئەو یاسایە توانیان مەسەرەن بۆ نمونە کارگەکانیان زیاترەوە بەگەر بخان و بەرهەمی زیاتر بەرهەم بێنن و بتوانن لەمە دووە ئەگەر یاساکە گشتگیر بێ بۆ نمونە حکوومەتی ناوەندیش ئەو یاسایە پەسەند بکەوە پەیڕەوی بکات لە گۆمرگەکانی سنوورەکانی خۆیاندا بێگومان کاریگەری زیاتر دەبێ و کارگەکانی ئێمە دەبوژێنەوە ئەوە لە سێکتەری شیش و ئاسندا بەڵام ئێمە سێکتەری دیکەشمان هەیە پێویستیمان بەو پشتیوانیە هەیە بۆی کە پشتیوانی لە بەرهەمی ناوخۆ بکەین ئەگەر ئێمە توانیمان پشتیوانی بۆ ئەو بەرهەمانە دابین بکەین کە لە ناوخۆدا بەرهەمدێ بێگومان زۆر بە ئاسانی دەتوانین بەرهەمەکە زیاد بکەین و لە دوای زیادبوونیشی بتوانین هەناردەی بکەین. باشە ژوورە بازرگانیەکان کە ئەم ساڵ بۆ جارێکی دیکە هەڵبژاردننی کردەوە ڕێک خرایەوە چ ڕۆڵێکیە بێ لە ڕێکخستنەوەی و بابەتانە ئەو سێکتەرانی کەوتن لە ئامادەکردنی یاخود لە ڕێخستنەوەی ئەو یاسایانە و لە زیاتر ڕاکێشانی وەبەرهێنی بیانی و لەگەڵ بازرگانی بیانی لەگەڵ هەناردەکردنی زیاتری بەرهەمی خۆماڵی چ ڕۆڵێکیە بێ ژوورە بازرگانیەکان ئەرچی ژووری بازرگانی و پیشسازیەک و ئەرچی ڕێکخراوە ئابوووریەکانە کە ئەوان ببنە پردی پەیوەندی نێوان بازرگان و پیشەوەر و پیشەسازان بۆ ئەوی بتوانن لە نزیکەوە ئاگایان لێک بێ کە کێشە و جیرۆگرفتەکانی بازرگان و پیشەساز و پیشەوەران چیە و ژووری بازرگانی بە ماڵی خۆیان بزانن ئەو بازرگان و پیشساز و پیشەوەرانە بۆی بتوانن لە ڕێگەی ژووری بازرگانیەوە چارەسەری کێشە و جیرۆگرفتەکانیان بۆ بکەین و لە هەمان کاتدا ئەرچی ژووری بازرگانیە کە هەوڵ بدات بۆ ئەوی ئەو یاسایانەی کە لە حکوومەتی ناوەندەوە دەردەچێ ئەو یاسایانە گشتگیر بێ و ئەو کارگە و کارخانانەی ئێمە و بازرگانانی ئێمە سوودمن بن لەو یاسایانە بۆی ئێمە بتوانین بەڕاستی دەست پێشخەر بین لە زیادکردنی بەرهەمی ناوخۆ و بۆ ئەوی بتوانین ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیبوو بەرنمەکە بێتە دی بتوانین ئێمە داهاتێکی هەمەچەشن بۆ کوردستان و بۆ هاوڵاتیانمان دابین بکەین و بێگومان ئەرچی ژووری بازرگانیە جگەلەوەی کە لە ناوخۆ ئەو ئەرکانەی هەیە لە دەرەوەش بتوانێت لە هەموو کۆنفرانس و پێشانگاکان خاوەنکار و بازرگان و پیشەوەر و پیشەسازان بباتە دەرەوە بۆی ئاشنابن بە جۆری ئەوەی کە لەگەر بازرگانانی وڵاتانی دەرەوە ئاشنابن و بتوانن پەیوەندی بنیاد بنێن و بۆ نمونە ئێمە چەند لە چەند سێکتەرێکدا لەوانەیە کەم و کوڕیمان هەبێ لەو سێکتەرانەی بۆ نمونە لە پاکەتکردن یاخود لە قوتونان لەو سێکتەرانە ئێمە دەبێ ئەوانە فراهەم بکەین و لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەو بابەتانە قسە بکەین بۆی بتوانانی ئاسانکاری بکە بۆ ئەو جۆرە کارگانتانە لە 2024 بێگومان ئەوە چاوەڕێوەتان لەیەکەین کە بازرگانان چانسی باشتریان هەبێ لە ساڵی نوێ و بتوانن بەرهەمی زیاتریشان هەبێ بەڕێز گەیلان ئێمە خۆشحاڵ بووین بابەتەکە هەڵەگرێت کە زۆر گرنگی پێ بدرێت زۆر باسی لێەوە بکرێت کە تایبەت بە هەناردەکردنی هەر کاڵایە کە لە هەرێمی کوردستانە بێ سوپاسی بەڕێستانەکەین وەکو ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی هەولێر لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ ئێوەش.